ساڵتان لەبێت لە خانەیەکی دیکە لە خانەکانی بیرخان هاتمەوە دیدەنیتان بە خۆشحاڵیەوە لەگەڵ یەکێک لە میوزیکشن و هونەرمەندە بە توانەکانی کوردستان دانیشتوم مەبەستمە گفتوگوی لەگەڵ کەم سەبارەت بە نوێترین بەرهەم و کلیپی کە بڵاوی کردەوە و زۆری نەمان بینیمان لە جیاوازەیەکی ئەتوانین بڵین تا ڕادەیەکی باش زۆری پێ دیار بوو لە چاو بەرهەمەکانی لە ئێستادا کە بڵاو دەکرێتەوە لە هونەری کوردیدا و لە هەمان کاتیشدا خاوەنی دیدگە و تێبینی و تێڕامانینێکی زۆر تایبەت و جوانە لە کارەکەی خۆیدا و لە هونەرەکەیدا مەبەستمەکە لە ناو بیرخاندا گفتوگوی لەگەڵ بکەم و ئێوەش دیوێکی دیکەی هونەری کاک هاوبەش جیهان ببینن. کاک هاوبەش زۆر خۆشحاڵم لێرە دەتانبینم بەخێر. زۆر سپاس بۆ ئێوەی عەزیز، زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە بۆ کەناڵی سلێمانی بۆم دەرفەتە. بەڕێزم کاک هاوبەش جارێکی دیکە پیرۆزبایی لێ دەکەم سەرکەوتنێکی جوانی بەدەستێنا بەرهەمە نوێیەکەت و خۆشحاڵ بووین کە جیاواز لە میوزیکژەنی وەکو بەرهەمێکی گۆرانی وتنیش بینیمانی چۆن بوو ئەو دەستپێکە دەزانم ماوەیەکی زۆرە لە لای خۆت ئەوە هەیە بەڵام چۆن بوو ئەو بڕیارەتدا کە بە بەرهەم و بە کلیپ بەشداری بکەیت و بخێتە پێشچاوی بینەرانە و هەوادارانی خۆت. بەڵێ هەڵبەتە گۆرانیە ئەگەر با بڵێن کلیپی بۆ بکرێت جیاوازتر دەرئەکەوێت تمەجش نییە هەموو با بڵێن بەرهەمێک کلیپی بۆ بکرێت بەڵامی تر من ئەم گۆرانی چاوەکانم مەبەستم بوو کە ئەو کلیپی بۆ بکەم و ئەو کەسیش کە کلیپەکەی بۆ کردم کاکە کاسیا کوڕێکی گەنجە و یەکەم کاری وێنەگرتنیەتی بەڵام من لە ڕێگەی هەندێک ڤیدیۆ مۆبایلی خۆیەوە کۆمەڵشتی جیاوازی پیشان نام منیش بیرم کردوتم گۆرانێکمێ زۆر بۆم ستایلە ئەبێ وتم ئەگەر تۆ کامێرێکی کوالیتی بۆ بێنم ئەتوانین شتێکی لەم شێوەم بۆ بکەیت دڵنیام ئیتر ئەو بوو بەم زۆرە دەستمان پێ کرد ئەو گۆرانی هەم بەڵێ کارێکی زۆر جوان و ناوازتان کرد بەرهەمی چاوەکانم پێم وابێت کۆپیڕایتە و چیرۆکێکی دیکەی لە پاڵەوەیە ئەم هەر لە دروستکردنی ئایدیەکەوە کە بۆ تۆ بووە حەز دەکەم ئەوە بە ڕوونتر بزانم کە چاوەکانم چۆن ئایدیەی دروستکردنی گۆرانێکە هاتە لای تۆ هەتاوە کۆنگاوەکانی دروستبوونی کلیپەکەش. تەبەن گۆرانی چاوەکانم خۆی پێشتر ئەم گۆرانی بەناوی بەسیە غوربەتەوە بووە ئی کاک ئەحمەد ئەنڤەریە کاک نیهاد جەمشیر کاری میوزیکی بۆ کردو بە شێوازی کلاسیک پۆپ من تازەم کردەوە بە شێوازی ڕۆک سۆفت ڕۆک هەڵبەتە ئەم گۆرانێکی جوان بووە لەلام ینی هەمیشە من هەر لە مێشکما بووە ینی هەر وتومەتەوە لەگەڵ خۆمە هەتا ئیتر لەم ئاخیرانەیە کە بڕیارمە بێمەنەوە دنیای گۆرانی و ئەوانەوە ئەم میلۆدیە دووبارە چۆن بڵێن تەنگی پێڵچنیمەوە ینی ئیتر منیش بیرم لێ کردەوە بۆ چ ستایلێک باشە ئەلبەتە ئەوی خۆی زۆر جوان کراوە کاتی خۆی کاک نیهاد کارێکی زۆر جوانی کردەوە بەڵام ئیتر منیش بیرم کردەوە کارێ بکەم کە چۆن ئەم میلۆدیە جوانە بێنمەوە ناوە دووبارە و بەو ستایل و فۆرمەی کە خۆم حەزم لێتی. دەستان خۆش بێت. پرۆسەی دروستکردنی کلیپەکەی چاوەکانم وەکو باست کرد کە تۆ دروستبوونی ئایدیەکە بەو جۆرە بووە چ بەشێکی زۆر چالەنجێکی گەورە بوو بۆ تۆ لە دروستکردنی ئەو کلیپە؟ وڵای ئەو ڕۆژە بەڕاستی زۆر خۆش بوو ینی وەکو کلیپ نەبوو چکە ئەو ستافەی کە لەگەڵمان ینی هەمومان هاوڕێین پێکەوە ئەو جەماعەتی کە کاست بوون لەگەڵمان ئیتر جەوێکی زۆر خۆش بوو ینی زۆر پێکەنین سواری پاسکیل بووین چکە لە کلیپەکە پاسکیلی تیاوە کەڤەری با بڵێن کەڤەر ئەلبومی هینەکەش هەر پاسکیلمان پێ ینی ئیتر ئێمە لەگەڵ کاسیە کە دایرەکتەری ئەمیشەیە ئیتر هەمووی بە ئینێرجیشی گەنجانەوە ینی چیمان پێ جوان و پێ خۆش بوو تاقیمان نەکردەوە و فعلەن جوانیش دەرەچوو. بەشێکی زۆر لەو کۆمنتیان لەو کاریگەریانی کلیپەکە دروستیان کرد لەگەڵ یەکەم بینینیدا گەڕانەوە بوو بۆ ستایلێکی کۆنی بەرهەمە کوردیەکانی خۆمان دەتوانین بڵێن زۆرێک لە گۆرانی بێژە ڕەچەنەکان کە
زۆر بە تایبەتی کاریان لەبەر هەموو وێنەی ڤیدیۆیی کوردیدا کردووە زۆر لە خەڵکی هەستیانە کردیانوت ئەمە گەڕاوینەتۆ بۆ گەنجی سەردەمی ئاڵتوونی وەکو دەڵێن ئایا ئەمە مەبەست و پلاندا ڕێژراوە بوو لە لای تۆ لەم جۆرە بەرهەموو ستایلە پێشکەش بکەیتەوە یاخود بە جۆرێک لە حەزی خۆت و ئەوەی دووبارە کردەوە ئەو تازەگەریە دروست زۆر ڕاستە ئەڵبەتە بەدڵنیەوە پلانی بۆ داڕێژراوە چکە من بۆ خۆتە زانی ینی ساڵانێکە خەریشی ئەو بوارم و لەگەڵ زۆر گۆرانی بێژە من کارم کردو و لەم ینی لەم سپیسەیە لەم چەند ساڵەیە من درکم بۆ کردووە کە چی شتێک پێویستە و لێرە نەکراوە من ناتۆم ئیشم لەسەر ئەوە کردەوە بەڕاستی وم پێم وایە هەوڵە دەم ئیشەکانی داهاتووشم هەر بەو جۆرە کار بکەم چکە ئەم شتە بە جۆر لە جۆرەکان شارەزایی ئەوێت بەوەی کە تۆ بزانی چکە لێنێک هەیە لە وونەری کوردیە تۆ با بڵین دەست خەیتە سەری چکە تۆ بەم جۆرە ئەتوانی پەنجەمۆری خۆت جێبێڵی چکە ئەگەر دووبارە ئێمە ببینەوە ینی من ڕێزم لەگەڵ ڕێزمێ بۆ هەر کەسێک کە کار ئەکا بەڕاستی لەم وەسەتەیە بەڵام ئەگەر ئێمە دووبارە بین و بەشتی تەقلیدی و شتی دووبارە و ئەوانە بەڕاستی من خۆم حەزم لەو دنیا نییە حەزەکەم شتەکانم جیاواز بێ هەڵبەتە ئەمە باگراوندیشی لە پشتەوە ئێستا کاتی خۆی باسی ئیشی کۆنتکەوە من فیدباکم زۆر بۆ هاتوۆ لەوەی کە بیست زەبت کە ئەڵێن ئەمە هەستی گروپی بابان و گروپی زانکۆ و ئەو جۆرە شتانەمان بۆ ئێنێتەوە من هەموو ئەما بڵێن کۆمنتانی کە بەلاومە زۆر هین بوون زۆر سەرڕاکێش بوون و پێویست بووە خەڵک ببینە لای خۆم لە ستۆریا دامناوە کاتی خۆی کارەکان کوالێتیان نەزم بوو بەڵام ناوڕۆکیان زۆر بەهێز بوون کوالێتیش کە نزم بۆ لەو سەردەمایە تاوانی خۆیان نەبووی تر سەردەمێک تەکنیکیان هەر تا ئەوەندە هەبووە ئێستا ئەم چەند ساڵی کە پێشتر گوزەرەوە ئەوانە کوالێتەکە زۆر بەرز بۆتەوە بەڵام ناوڕۆکەکە خراپ بۆ بەڕاستی من هەوڵما لە ڕێگەی ئەم بەرهەمەوە ئەم دوو دنیای پێکەوە بەسمەوە جارێکتر بۆ نمونە ینی ئەو ناوڕەکەی کە جاران هەبوو شارەکە شارێکی جوانم گۆرانیە میلۆدیێکی جوانە ئەو مۆسیقایەکی لە ناو فۆرمێکا بۆم دروست کردو ینی بۆ نمونە جاری وایە تۆ گۆرانیەکەکە ئی بەدەست کەسێکەوە ئەڵێ کەسێکە نەشارەزا بێ گۆرانی بێژە لەگەڵ ڕێزما بۆ هەموو گۆرانی بێژێکی بەڕێز ینی ئەیدا بە دەست کەسێکەوەی تر بیل لەوە ناکاتەوەم گۆرانە بە چ فۆرمێ بکرێەوەوانە هەرسە من ئەڕێنجیم گۆرانی خۆم کردومە یانی لە ماڵە دانیشتم ئامێر بە ئامێری دروستم کردووە بە لە درامسۆ لە بیس گیتارۆ لە جیتارۆ هەموو خۆم دامنەوە یعنی خسومەتە قاڵبی فۆرمێکەوە بە دنیایکی کوالەتیەوە بە ئەجزەی باشەوە بۆی ئەم کوالەتیە حەقی خۆیانە من زۆر جارە قسەیە کرێ ئەڵێ ئیش ئەگەر کوالەتیش نەبێ گرنگەوەی خۆی لە ڕاستی ئەم شتە زۆر ڕاست نییە زۆر باش نییە ئەم شتە یعنی ئەبێت تۆ لە سەردەمێکایی تۆ پێویستت بە کوالەتی هەموو پلتفۆرمەکان پێویستیان بە کوالەتیە تۆ بێ کوالەتی دەبێت بەڵام ئەگەر ناوڕۆکی ئیشەکەت باش نەبێ پێم وایە کوالەتیش بێ هەر باش نابێ و بەرهەمە کاکاو باش تۆ خۆت میوزیکشێنیت پێشەوەی بەرهەمی گۆرانی پێشکەش بکەیت بە خەڵکی ینی ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم بابەتی پسپۆری لە هەر بوارێکدا و تایبەت بواری هوەری ئەمڕۆ بینین تا چەند بەلای تۆ گرنگی هێوە گۆڕانکاری یان ڕوونتر بڵێم هونەرمەندێک کە پسپۆڕێکی هەیە تایبەتتر لە ئامێرێک لە ئامێرەکانی موزیکی جیاوازێکی ئەو تۆی هەیە لەگەڵ هونەرمەندێک کە تەنها دەنگی خۆش و خەڵکیش خۆشیانوێ چۆن مەژ نییە هەموو ئەوانێک خەڵکی خۆشیانوێ کەسانی ئەکادمی و پسپۆڕ بە زۆر ڕاستە ئەلبەتە کاک دیاری لێرە شتێک هەیە پێوتێ بازدان یعنی ئەو کەسی کە ینی لێرە باز زۆر ئەدرێ بۆ نمونە کەسێک لە شتێک بە تەواتی فێر نابێ ینی یان خۆی نادۆزەوتەیە بازەدا بۆ شتێکی تر و ئاسایە تۆ ئەگەر هەوڵ بە لە شتێکی ترا خۆت ینی سوزام شارەزاکەی بەڵام ئەو کێشەکە ئەوەیە دەست بە هەمووی ئەگرێ یعنی لە هەر یەکە و شتێکەکە من ئەم شتم پێ باش نییە بەڕاستی و من زۆر جا پرسیاریان لێ کردم ینی تۆ نابێ واز لە عەسف بێنی و نابێ واز لە ژەنیم بێنی من حەقیم بە هەموو کەسێ لەبەرەوەی لەگەڵ کەسی باشە بینیومی ئەزانە من ینی لەو بوارەیە باشم بەڵام من کە گۆرانی مەڵبژار یەک جار لەو دنیای ژەنینە وەکو ژەنیار دوور کەوتمەوە چکە منیش لەسەر ئەم مۆزوعە بەڕاستی بڕیارمە کە ئەبێت تۆ فۆکەس خەیتە سەر یەکشە چکە
ئەگەر فۆکەس نەخەیتە سەری بەدڵ نایەوە وایە کاتە بۆ تۆ لە نێوان گۆرانی و ژەنینەکەیە گۆرانیت هەڵبژاردووە هۆکارەکانی کەوایان لێ کردی گۆرانی بژاردە بکەی بەسەر ژەنینێکەوە کە ژەنینەکە زووتریش کارت زووتر و زۆرتریش کارتیا کردو چی بوو بابەتی پسپۆری و بابەتی ئەو لێزانینەیە لە ڕۆ ئەکادیمەکەوە یاخود حەز و خولیایە بەخۆی دوجار و نەر حەز و خولیایە بەڵام من زۆر دەمێکە لەو دنیاە کار دەکەم کاری گۆرانی بەڵام میترەوەیە هەر حەقم نایەوە بەخۆم ینی فۆکەسم نەخسۆتە سەری و من پەشمان نیم لەوەی کە چەند ساڵە خەریکی ینی دنیای ژەنین و میوزیک بووم چکە بەڕاستی هەر با بڵێن زایی دەکەینەوە بە قسەکانی پێشترمانەوە من ئێستا کە لەم دنیایم بۆم دەرەکەوێت کە هیچ زەرێکم نەکردوە لەوەی کە چەند ساڵە خەریکی میوزیک بووم چکە بەڕاستی گۆرانی وتن ئاسان نییە ئەوەی کە لێرە گوزەراوە بە جۆرە لە جۆرەکان بەڕاستی ڕاستە زۆر کەسەیە دەنگی خۆشەوەوانە بەڵام دوجار گۆرانی وتن هەر دەنگخۆشی نییە گۆرانی وتن پاکێجێکە یعنی بەدەر لە گۆرانی وتن ئەکتەری بوون و سەری بوون هەر بوارە لە بوارەکان ئەمە پاکێجێکە ئەم پاکێجە بە یەکشت دروست نابێ یعنی یەکێک لەو شتانی کە من زۆر جا باسم کردو لە ناو هەموو هاوڕێیانی ئەم مەجالەمە ینی بیوا بووە داخێڵ کێشاوتێتی فڵانە کەس دڵنی زۆر خۆشە نازە ئەم بۆ زۆر سەیرە بۆ دەیان من دایمە پێم وتم کاکە ینی زانی چۆنە مەسەلەی با بڵێم فۆکەس خەمە سەر گۆرانی وتن گۆرانی وتن پاکێجێکە یعنی بە یەکشت دروست نابێ ینی تۆ ئەبێ دەنگخۆشی مۆزۆعێکە لە مۆزۆعەکانی گۆرانی بەشێکێتی کەواتە تۆ ئەگەر دەنە زۆر خۆش بێ مەرج نییە بێ بە گۆرانی بێژێکی باش بەڵێ حەزەکەم زانم کاریگەربوونی تۆ لەسەر بەرامبەر بە هونەرمەندە جیهانەکان بە یاخود ناوخۆیەکان بێ مەسەنکام لە هونەرمەندان و موزیسیانەکان زۆر کاریگەریان لە شێوازی کارکردنی تۆدا هەبوو بۆ تایبەتمەندیان بۆ تۆ دروست کردووە بەڵای من سنوورم نییە بۆ گوێگرتن بەڕاستی ینی من لە ناو هاوڕێکانیشمە بەوە ناساوم کە دایما کە پێکەوە بین یان بۆ ناچینە دەریان شوێن دایماڵە بۆ مام خەرە سەر گۆرانی خۆش لەبەرەوەی بە هەموو جۆرە من گوێگرم ینی هیچ سنوورێکم نییە بۆ گوێکردم پێم باشە ئەم شتە بۆچی باشەوە دوێنێ لەگەڵ هاوڕێیەکە مناقەشی ئەومانە کرد ئەویش گۆرانی بێژێکی بەڕێزە باسی گوێگرتن مەکرد باسی میلۆدی دانانمانە کرد زمان ئەگەر بۆی میلۆدیەکە تەقلیدی نەبێ یانی تۆ کە تراشێک دەسا من ڕەنگامە ئاخین گۆرانی کەڤەرم بێتتر مەگەر لەگەڵ هونەرمەندێکی بەڕێزا خۆی پێکەوە دوێتکەنی تر من لە مولایشی خۆمەکەم بەڕاستی میلۆدەکانی خۆم دانم باسی ئەومانە کرد وتمان چۆن ئەوەی کە میلۆدیەکەت تەقلیدی نەبێ هیچ شتێکی تازە چۆن دروستکەی دروستی بکەی بەو جۆرەی کە خەڵک کە گوێی لێ ئەگرێ ئیتر تۆ یعنی بە هەموو جۆرێک کۆنتترۆڵی کەلەوەی کە بیری بۆ هیچ شوێنە نەڕوە ئەمە تورکیە ئەمە فارسیە ئەمە لەوە ئەچێت و گۆرانی ئاچێت ئەم شتە من یعنی بە هەموو ئەو کەساناڵم کە لەو بوارە هەتا ئەتوان جۆ بگرن چکە جۆگرتن یان یارمەتی تا بۆ ئەم شتە تۆ ئەفونکە کاتێک کە میلۆدیەک دائنی بۆ نمونە هەستەکەی جومەلەیەکی لە گۆرانیی تورکیەچی یان شوێنێکی لە فڵانە گۆرانی نزیکە یەکسەر تۆ کە گوێت گرتووە ئەم شتەی لە ئابی گۆڕێکی بە شتێکی دە دوجار شتێک دروستە بێ کە خۆت خاوەنی دانی خۆت دروست گوێگر زۆر جار گوێ لە میلۆدیەکە گرین یەکسەر خاڵمە بوو بەراوردا ئەڕوان ئەڵم جام لە کوێی تر گوێم لەمە بووە ئەوە یەکێکە لەوانەی کە بەڕاستی گرنگە هونەرمەند بیری لێ بکاتەوە پەیوەندی نێوان دەق و میوزیک بۆ تۆ چۆنە کامیان زووترەگاتە هزری تۆ کامیان لە یەکەمینەکانن بۆ دەستپێکی کارێکت کە گرنگیان پێ بدەیت دەق یاخود میوزیک بۆ ئێمە من بۆ خۆم ینی زۆربەی گۆرانەکانم خۆم میلۆدی دانێم و خۆشم شاری بۆ نووسم و من ئەمەش بۆ جۆرە دانانم کە چکە شاعیری گۆرانی فەرقی لەگەڵ شاعیری بەڵێ ئەوانی ئەمە کەمکردنەوەی ئەو شتە نییەوە هەتا ئێستا جیاوازانێ لۆڕ بەڵێ هەتا ئێستا ئێمە شاعیری گۆرانیمان زۆر کەمانی بۆ منە یەک لەوانی کە زۆر ئەکتیڤە کاکمازیارە ینی کە زۆر ئەکتیڤە لە بوارێ ئەوانە بەڵامی تر کاکمازیاریش ڕەنگەی تر ئەوش دیدێکی تایبەتی خۆی هەبێ بۆ شعر نووسینەوەوانە
بە دڵنیاییەوە بۆ کەسێکی وەکو من ئەوڵ جار عادەتەن جاری وایە میلۆدیەکە دانم دواتر شعرەکەی دانی هەرچەر من ئەو شتە بەلامەوە زۆر شتێکی ئەوەنە ینی نەمکردو بە مۆزۆی گەورە لای خۆم چکە زۆر کەسێ لەوان بە مناقەشە لەسەرەوەکە کاکە بێ غۆزا شعرەکە بێ ئەنجا موزیکە نا دوجار گرنگەوە ئەمیشە دروست بێ تۆ جاوی شارێک کامیان چۆنڵی بەڕۆحت کەوت ئەوی کەیانی بۆ هێنی بۆ تا جاری وایە تۆ میلۆدیەک بە مێشتایەت میلۆدەکە دانیت و دواتر شعرێکەکەی بەبەرە جاری وایە شعرێکی جوانە بینی کاریگەری و لەسەر جێڵی میلۆدیەکەی بەر ینی تقریبا ئەم شتە ئاوایە بەو جۆرە تایبەتمەندی پێدەی سەوارت بە ستایلی کارکردن بە شێوەیەکی گشتگیر لە ئێستادا ڕاستە بەڕێزت گۆرانی چاوەکانم وتت کەڤەرم کردەوەی بەرهەمێکە هەر لە نێو خۆی کوردی خۆماندایەوە بەڵام زۆرێک لە هونەرمەندە تازەکانی ئێستا دەبینین ینی بابەتی کەڤەرکردنی بەرهەمە بیانیەکان و وڵاتانی دراوسێ و ئەوە زۆرە بینی کاگاو بەش بەڕێزت ڕاچیە لەسەر ئەوە تا چەندێک لە هەستەکەی ئەوە ئەتوانێت سوچێک لە سوچەکانی هونەری کوردی پڕکاتەوە خۆی ئەلبەتە هیچ شتێک تاوان نییە لە هونەرە ینی هونەر خۆشەکەی لەوەیە کە سنووری نییە بەڕاستی بەڵام ئیتر هەموو شتێک لێزانی نییە بەڕاستی ئایسا ئاساییە تۆ ئەگەر گۆرانێکی جیهانی بێنی کە لە هەموو دنیا ئەم شتە کراوە بەڕاستی یعنی بۆ نەگۆرانی بێشک و ئەمرودیا گۆرانی تەمەلی مەعاکی لە دنیا شوێنی دنیا بە ئیسپانی کراوە بە ئینگلیزی کراوە بە هەموو زمانێک کراوە ڕاستی ئەم شتە زۆر ئاساییە بەڵام ئینەکەت چۆنە ینی تۆ کە ئەبێت لێزانانە بیکێ ئەبێ بیزانی چکە بتەوێت تۆ گۆرانێکی جیهانی کە لە مێشکی هەموو کەسێکمانە هەیە ینی لە مێشکی کەسێکی لۆکاڵیشە هەیە بۆ نمونە تۆ بی بە شعرێکی سادە و شتێکی خراپ و مۆسقایکی خراپ و یعنی دووبارە ئەو گۆرانیە ناشرینەکە ئێستا من زۆر جار گۆرانی هەبووە بڕوان پێ بکە زۆرم حەز لێ بووە ینی بتر هەر زیێر زمانێ زۆرم حەز بەس لای خۆم ئەمەنە خۆشەویستە و گۆرانیە بەو زمانە ئەمەنە ژیاوم لەگەڵیا لە خۆمەوە ینی ناتوان بڕ ینی ڕێگە بە خۆم نام دەستکاری بکەم و هەستەکەم هەرچیکی لێکم بەستەکەم خەیاڵی خۆم تێکەم یەکەم کەس ئەمجاوە کە خەیاڵی خەڵکیش لەوان بێت تێکسێ بۆ نێو بەڵێم بابەتی ئەکادمی مەبەست بە بەتایبەت لە میوزیکدا چ جا وێنەگرتن و دروستکردنی کلیپەکانیش پێ وایە ئەگەر بینەر تەنها مەبەست بەتایبەت لە هونەرا مەبەستی چێژۆرگرتنە کاکاو باش بەڵام تۆ لەو باوەڕەدای کە بابەت ئەگەر چەند ئەکادمی بێ و چەند گۆرانی بێشتوانی بێتی زۆر بە وردی تۆناتی دەنگی خۆی بخاتە پێش چاو میوزیکژان زۆر بە پاکی توانی بێتی ئەو ئاواز و مێلۆدیە بژەنێ و چەندین ئامێری گەورە هەبێ ئەمە تا چ کاریگەری ئەبێ لەسەرەوەی قبوڵی بینەر و بیسەر زیاتر بێ لەسەر ئەوەی کە ئەو بەرهەمە ئەمە ئەکادمیە و ئەمەیان تەنها بەرهەمێکە ناوبانگێکی دەرکردو و خۆشە با بڵێن ڕاستە زۆر ڕاستە ئەلبەتە شتەکە هیچ پێوەرێکی نییە جاری وایە چکە لە بەرەوەی بەتایبەت لە دنیای ئێستامانە جاری وایە من خۆم زۆر جارە شتانە بینم یعنی من گۆرانی چاوەکانم ئەو کەسانی کە بینیانە بۆ من زۆر جەنگی دڵخۆشیە چۆ زۆر بەرهەمە بینین زۆر ئەکادمیە بەڵام ڕەنگە بەڵێ ئاخر ویستم منیش باسی ئەوەکەم ینی ئەم شتە پێوەرێکی وای نییە بەڵام زۆر جار پەیوەندی بەوشەوە هەیە کە من ئەمیشە زۆر جار کە مناقەشە کراوە باسی ئەوواکەن ئەڵێن بۆ نەگلەی لەو کەساناکەن کە خەڵکی ئێستا بۆ نەجویان لەیەکری و بوونەتە ترێندێکی گەورە من ئەموو جایڵم قەت خەتای ئەوان مەگرن بەشێکی یانی خەتای خەڵکیش ناگرین من بەشێکی ئەگەڕێنمەوە بەشە زۆرەکەی پشکە زۆرەکەی ئەگەڕێنمەوە بۆ کەسانی کە لە بواری فەناکارەکەن من ئەم قسەیەم ئەم ڕخنەیەم بۆ لەسەر ئەو شتەیە لەبەرەوەی بەڕاستی ئەرکی کەسێک کە بۆ نمونە هاوڵاتیەکە بۆ مۆزەفی دایرەیەکە هەرچیەکە ئەم کەسە بەیانی هەڵەسەیەچ بۆ ئیشەکە یەتەوە هیلاکە ئەخوێ و فریای ئەمە ئیشی ئەو نییە دانیشە مۆسخا دروستکە ئیشی ئەو نییە دانیشە بەرهەمی ینی ئیشی ئەو کەسانەیە کە بەڕاستی ساڵانێکە لە مەجای میوزیک و گۆرانی ئەو هونەر و ئەو بابەتانەیە ئیشەکەن تۆ دیارە کارێکت نەکردووە کە ینی لەگەر ڕێزمە بۆ هەموو کەسانی کەشتی باشیان کردووە لەگەر ڕێزما بۆ هەمویان بەڵام هەڵبەتە دیارە خەلەلێک هەیە لەوەی کە بۆچی کەسێک کە شارەزایی لە تۆ کەمترە زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە
من پێم وایە ئەم عەدەلەیە لە دنیاشە تەقریبەن وایە بەڵام یەکجار بەم زۆر یان ڕادە زۆری ئێمە نییە بەڕاستی یعنی ئێمە لە دنیای ڕەنگە کەسێک ینی ئەم مەسەلەی ترێندار هەیە ئەگەر زۆر باشیش نەبێ ئاواییە ئەو کەسی کە زۆر باشە ئاواییە بەس لای ئێمە ئاواییە یان ئەو کەسی کە زۆر باشە زۆر لە خوارەوە لەوە نبینیتەوە ئەو ستۆدیۆیانە یان ئەو کەسانی کە کارەکەن کار بۆ کەسانێکەکەن دەرفەتێن بە کەسانێکە ئەو ئەزانەی ئەکادمی نییە یعنی کێشەکە لەوێەوە دروست نابێت چونکە ڕەنگە من ئەمڕۆ لەم پرۆگرامە بۆ پەرڕێزە بۆ جەنابەت تەواوی میوانە بە ڕێزەکانم کە پێشتر هاتوونەتە بیرخانەوە ئەبێ من بەرپرسیارەتێکم لەسەر شانە بزانم کێ ئەهێنم بۆی بینەرانی بیرخان بیبینن جا منیش هاوڕاتم لەگەڵەوە زۆر جار دیقەتێ مەڵام ئەو کەسەی کە ستۆدیۆکەی کە دەنگەکە تۆمار دەکات بۆ ڕێگە دەدەن بە هەموو کەسێکە تۆمارێک بکات وانە خۆی هەڵبەتە لە هەموو ئیشەکە ئەوە گرنگە کە تۆ حسابی ئینتاجی خۆتکەی حسابی بەرهەمی خۆتکەی بەڵام میتر ڕەنگە ئەوان وەکو بزنسێ بیری لێ بکەنەوە یعنی خۆ ڕەنگە منم قسەیەکە ئەەکەم بە مەسئولیەتی شەوە ئەیکەم ینی دەست بۆ هیچ شتێک ڕناکەشم و ناوی کەسیش نابم بەڵام تەناوەندا لە مۆسیقا لێرە ماوێتی ینی لەگەڵ ڕێزمان بۆ هەر کەسێک بۆ هەر جیلێک ینی ماوێتی بگاتە شوێنێک کە ئێمە خەڵکی تێبگەێنین کە شتێکی باشتر هەیە ینی شتێکی باشترێت و گوێ لێگری ینی من ئەم ڕخنەیەم بەشێکی سەرەکی بۆ ئەو کەسانێکە لە بواری هونەر و میوزیکا کار دەکەن یعنی پێویستە زیاتر خۆیان پەرە پێبن زیاتر ورد بنەوە لەوەی کە ئێستا بۆ منە کەسمانەیە زۆر بەتوانایە لە جیلی باڵێن کۆنایە زۆر بەتوانایە و سپاسی هەموو ئیشانێکین کە کردوێتی ڕۆژە لە ڕۆژان و بۆ یادگاریکی جوان لای ئێمە بەڵام ئێستا کە ویشێکی تازە بکە یعنی هەر بوو مێشە کۆنەیە هەر بەو ئەقلەتە کۆنێ سەردەمەکەی پێشترێتی ئەبێتەوە بیگۆڕی تۆ بۆن منە لاوان بێت لە پێشووتر ئەمە چەند کەسێکی چالاکمانە بووێ تۆ ئەم کەسە چالاکانە گەر ئەبدەیت نەکەنەوە دوزاری تپی ئەشێ هەتا ماوەیە کۆمەڵە کەسی چالاکترین ئەمە هونەرمەندی جیلەکانمان کەمە هەر هونەرمەندە و یەک جیلی خۆی بووە کە خۆی گەنج وە لەگەڵ جیلە گەنجەکەی خۆی بووە زۆر کەممان هەیە بەداخەوانەی کە توانێتی لەگەڵ چەند جیلێکی گەنجی دوای خۆی بێت هونەرمەندە بیانەکان زۆر بیان ئەوانەی کە دەبینین خۆی لەگەڵ 3 جیل 4 جیل دوای خۆی بۆ گەنجەکان بەرهەمی پێشکەش کردووە ئەمە یەکێکە لە هۆکاری سەرەکی مانەوەی هونەرمەندان لە کۆتایی بەشی پرۆگرامەکەم ئەمە پرسیاری بابەتی AI و تەکنەلۆژیان لێ بکەم بە شوێکی گشتگیر تا چەند کاریگەری هەبووە ئەگەر لەسەر بەرهەمەکانی خودی خۆت بە یان بە شوێکی گشتی لەسەر هونەری کوردی لەو باوەڕەیە کە AI سوودی پێبەخشیوین یان بۆتە بەڵایەک مەڵبەتە کاری هونەری ینی ئەنەرژیە ینی خۆ ئیتر ئەیاش جاری وای ئەنەرژێکی تایە و مەسمان ئەی مەسمان ئەو میوزیکە کە بە ئای دروستەکرێت لە بواری میوزیکامە ئیتر من هەندێک هاوڕێی خۆشەویستمەیەکە لەو مەجاالەیە کارەکەن وانە ئەزایی وەکو چی وایە جاریشان هاوڕێک پێوتم وتی وڵی لە مۆلاو ئایە بێت ئیتر بەڕاستی ئەڕێنج و ئەو شتانە نامێنێت لە ستۆدیاوانیت میوزیشان عسف ناکەوانە شتێکی وای پێوتم تو بکاکەیشان زین چۆنە وتم ئای ئەتوانین بڵێم بۆ مناڵی فلانە کەس ئەڵێ ئەم کەسە ناوی ئای ئەتوانێت ئەم شتت بۆ دروستکە یعنی تۆ وای لێت ماوەیەکی دەرێ مەجارە تۆزە تازەیە بۆمان وای لێت کەسی هەر کەسێکی تا بەئیش بێ یەکسەکە گوێ لێگەس نەزان ئایە کەواتە تۆڵی ئەزانم ئەم گۆرانیە یەکسەک گوێ لە دەنەیە بێڵێ ئەزام گۆران ئەم سەوتە سەوتی هاوبەشجییانە بۆ نمونە یەکسە لێشە گوێ لێ وڵا زانمەوە ینی ئایش ئەبێت مەبەست وێ ئای ئەبێ بەشێک لە بەڵێ خۆی جێگەی خۆی کردوێتەوە و ئینەرژیشی تایە بەڵام ئیتر ئەوەش کە بڵێ هەموو شتێکە شارێتەوە پێم وابێ هیچی شتێک ناگاتە ئینەرژی ئینسان ینی ئەوەی کە خۆی دروستێکە هیچ شتێک جێگەی ئەوە ناگرێت کاگاوەش من زۆر خۆشحاڵم قسەکەم لەگەڵ جەنابتانە و ئەوەی کە تا ئێستا لە نزیکۆ کاگاوەشی نەبینیوە ئاوەک من ڕوبەڕوو بەرامبەری دانەنیشتووە دڵنیام هەستی بەو ڕۆحە هونەریە نەکردو کە جەنابتان فعلەن هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم هونەر لە ناخەوە هەڵەخوڵێ و مەبەستە کاری تێدا بکەین ئینشاءڵڵا بەرهەمی زۆر تایبەتر و جوانتر دەبینین و ئەگەر شتێک مابێ مەبەستت بوو بێ باسی کەیت من نەمپرسی بێت لە کۆتایی کات بۆ جەنابت بەجێهێڵم دەستان خۆش بێ زۆر سپاس دووبارە سپاس بۆم تیفێ جوانم
زۆر سپاس بۆ تۆ کاک دیاری و زۆر دەمەکەن ینی لەگەڵ ڕێزمە بۆ هەموو چاوپێکوتنەکان و ئەوانە بەڵام هەرێکە و شتی تایبەتی خۆیم تا باس کردەوە بەس ئەم بەرنامەی تۆ زۆر تایبەت بۆ ڕاستی هەندێک ینی دەرگای هەندێک شتت کردەوە زەڕ بوو کە باس کرێ بەڕاستی خۆشحاڵ بوو. زۆر سپاس بۆ تۆ سەرکەوتوو بیماندوو نەبی بینەرە خۆشەویستەکانی بیرخانم هیوادارم ئێوەش چێشتان بینی بێت لە چاپێکەوتن و قسەکانمان من بە تەواوەتی ئاسوودە بووم پاڵم ماڵ بۆ بگەم لەگەڵ کاکی ئاوبەشە کرد هیوادارم بۆ ئێوەش هەبوو بێت تاوەکو پرۆگرامێکی دیکە خۆی گەورتان دەسپێرم سپاسانەکەم.